ئازادی دەست بەجێ و بێشەرت و مەرجی خەباتکارانی بەندکراو لەسەرەوەی داخوازیەکانەوەیە. خەباتی سەرتاسەری معەلیمان لە ئاستێکی بەرین و سەرتاسەریدا هەروە درێژەی هەیە. کۆماری ئیسلامی لە توانایی خامۆشکردنی بڵێسەی ئاگری بزوتنەوەی مافخوازی معەلیمانی هەیە و نەدەشی هەوێ ملکەتی خواستی معەلیمان بێت. سەرانی ڕژیم لەسەر ئەو باوەڕەن کە پاشەکشە لە بەرامبەر خواستی ئەمڕۆی معەلیمان دەبێتە هۆی پەرەسەندنی بزوتنەوەی مافخوازی لە بوارەکانی دیکەدا. لە حاڵێکدا کە توانایی سەرکوتی ڕژیم لە بەرامبەر تاکتیکی خەباتکارانەی معەلیماندا بەکردەوە زەمینگیر بووە، ڕفاندن و زیندانیکردنی چالاکان و ڕێبەرانی ئەم حرەکەتەی خستۆتە دەستوری کاری خۆیەوە و هاوکات هەوڵ دەدات تا چالاکانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان ئەمنیەتی لە قەڵم بدات. پەروەندە سازیان بۆ دەکات تا بۆ دەرکردنی حکمی قورس لە دژیان بەستێن سازی بکات. لە ئێستادا دەیان معەلیمی خەباتکار لە شارە جۆراوجۆرەکانی سەر تاسەری ئێران ڕەوانەی زیندان و ئەشکەنجەخانەکانی ڕژیم کراون. کۆماری ئیسلامی دەزانێت کە معەلیمانی خەباتکار ڕێبەران و کەسایەتیە خەباتکار و بەرجەستەکانی خۆیان بە تەنیا ناهێڵنەوە و خواستی ئازادی ئەوان لێبراوانەتن لە ڕابردوو دەبێتە یەکێک لە خواستە هەمیشەیەکانی بزوتنەوەی معەلیمان. بەندکراوانی سیاسی و چالاکانی مەدەنی ژنان و پیاوانی شەریف و ئازادی خوازن کە لە مافی سەرەتایی ئینسانەکان لە ئازادی ڕادەڕبرین و چاپەمەنی لە مافی بەرابەری ژن و پیاو لە هەڵوەشانەوەی هەڵاواردن دژ بە کەمینە نەتەوەیی و مەسەبیەکان لە دیفاع لە ژینگە لە مافی پێکێنانی ڕێکخرا و حیزب لە مافی کرێکاران و زەحمەتکێشان دیفاع دەکەن. ئەم ڕژیمە لە ماوەی پتر لە 40 ساڵ دەسەڵاتیدا بە هەزاران بەندکراوی سیاسی ئیعدام کردووە و سەدان هەزار کەسی دەست بەسەر ئەشکەنجە و زیندانی کردووە. کام بنەماڵە، گەڕک، کارخانە، ئیدارە و تەنانەت ئاوایی لە ئێراندا بوونی هەیەکە تێیدا کەس یا کەسانێک لە بنەماڵە هاوگەڕەکی و هاوکارانیان بۆ ماوەیەک زیندانی سیاسی نەبوونە و یان ناچار بە دوورخرانەوە نەکرابن. جۆراوجۆربوونی بەندکراوانی سیاسی لە ئێران خۆی نیشانەی جۆراوجۆربوون و فرەچەشنی دژایەتی و نەفرەتی توێژ و چینە نەیارەکانی خەڵکە بە بیر و باوەڕی سیاسی جیاوازەوە دژ بەم ڕژیمە. کۆمونیستەکان، معەلیمان و هەڵسوڕاوانی کرێکاری، ڕۆژنەمەوانان و نووسەران، کەمینە نەتەوەیی و مەسەبیەکان، چالاکانی کۆمەڵایەتی و فەرهەنگی، پارێزەران و زانایان، فەمینیستەکان و چالاکانی مافی ژن، موزیسیەن و هونەرمەندان، فیلمسازان و هتر خۆی دەرخەری ئەوەیە کە بەشێکی بەرین لە خەڵکی ئێران لە هەر توێژ و بە هەر بیر و باوەڕێکەوە دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامین. ئامارێکی ورد لە ژمارەی بەندکراوانی سیاسی لە ئێران بوونی نییە. ڕژیم ئەساسن حاشا لە بوونی بەندکراوانی سیاسی لە ئێران دەکات و دەست بەسەرکراوانی سیاسی بە زیندانیانی ئەمنیەتی ناو لێ دەبات. کۆماری ئیسلامی لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە هەموو زیندانەکانی ڕژیمی پاشایەتی تەحویل وەرگرت و لە ماوەی 4 دەیەدا بە سەدان زیندانی نەهێنی و بێناو و نیشانی بەم زیندانانە زیاد کرد. ڕژیمی ئیسلامی نەتەنیا ژمارەی بەندکراوانی یەکجار بردەسەرێ بەڵکو تۆمەتی بەندکراوانیشی بە بیانووی ئەمنیەتی و هەڕەشە بۆ سەر ئەمنیەتی نظام یەکجار پەرە پێدا. ڕژیم هیچ جۆرە جیابیری و دژایەتیەک لە هیچ بوارێکی ژیانی سیاسی کۆمەلگادا بە ڕەسمیەت ناناسێت و ئەم ئاراستانە بە مەترسیەکی جددی بۆ مانەوەی دەسەڵاتەکەی پێناسە دەکات. زیندان جێگای هیچ ئینسانێکی شەریف و ئازادی خواز کە بۆ دیفاع لە ئازادی و کەرامەتی ئینسانی، بۆ بەرابەری و هەڵوەشانەوەی ستەم و هەڵاواردن، بۆ مافی ئینسان و ژیانێکی باشتر بۆ ئینسانەکان خەبات دەکات نییە. زیندان جێگایەکی یەکجار گونجاوە بۆ دەسەڵاتدارانی جنایەتکاری ئیسلامی، بۆ ئەشکەنجەدەران و ئاخووندە قیزەوەن و فریوکارەکان کە کارەسات و نەهامەتیان بەسەر میلیۆنان کەس لە خەڵکی ئێراندا سەپاندووە. دیفاع لە بەندکراوانی سیاسی و چالاکانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان و بە تایبەت خەبات بۆ ئازادی دەستبەجێ و بێشەرت و مەرجی معەلیمانی بەندکراو، دیفاع لە بنەماڵەی بەندکراوانی سیاسی ئەرکی خێرا و ئینسانی هەمومانە. هیچ کەس نابێ بە تاوانی خەبات بۆ مافی خۆی، بە تاوانی ناڕزایەتی دەربڕین دژ بە فلاکەت و ستەم، بە تاوانی هەبوونی بیر و باوەڕی جیاواز و ئەنجامدانی چالاکی سیاسی دەست بەسەر و زیندانی بکرێت. ئەگەر قرار بێت کەسێک بخرێتە گۆشەی زیندانەوە، ئەوە هۆکار و خوڵقێنەرانی ئەم بارودۆخنکە دەبێ بڕۆنە زیندان. واتە ئەو کەسانەی کە ڕۆڵەکانی خەڵک زیندانی و ئەشکەنجە دەکەن، ئەوانەی واجگەر گۆشەکانی خەڵک دەکوژن و لە گۆڕە بێناو نیشانەکانی دەهاوێن،
ئەوانەی وا سەروەتی کۆمەلگا بەتاڵان دەبن و ڕەنج و بێبەشی و بێمافی بەرین بەسەر خەڵکدا دەسەپێن. پێویستە خواستی ئازادی بێشەرت و مەرجی خەباتکارانی بەندکراو بکەوێتە سەرەوەی داخوازیەکانەوە. بارگە و بنەی ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی واتە دەسەڵاتی تێرۆر و زیندان و ئەشکەنجە پێویستە بە خەباتی شۆڕژگەڕانەی کرێکاران و خەڵکی بێبەش و ستەملێکراوی ئەم وڵاتە هەڵبگیرێت و لە دوا ڕۆژی سەرکەوتندا ئازادی بێشەرت و مەرجی سیاسی وەک بەشێک لە جارنامەی شۆڕش بەهێزی ڕاپەڕی و لەسەر تاسەری وڵات ڕاگەیەندرێت و بەڕێوە بچێت.